گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان لە ئیسلامابادەوە لەگەڵمان دەبێ بەڕێز جاوید زانا لێکۆڵەڕ و ڕۆژنامەنووس و پسپۆڕی جیۆستراتیژی. زۆر بەخێر بیت بەڕێز زانا، چ ئامادەکاریەک بۆ کۆبوونەوەی ئەمریکا و ئێران لە ئیسلاماباد کراوە؟ پاکستان ئامادەکاری کردووە، ئاستی ئاسایشیش لە زۆر باڵایە. پێشبینی دەکرێت ڕۆژی هەینی کۆبوونەوە بکرێت بە بەشداری جێدی ڤانس و وەزیری دەرەوەی ئێران و سەرۆکی پەرلەمانی ئێرانیش. پێشبینی دەکەم و پێم وایە ئەوەی گفتوگۆی لەسەر دەکرێت دەبێتە کڕۆچی ئەو قسە و دەنگۆیانەی کە هەیە. ئەمریکیەکان 15 خاڵیان بڵاو کردوێتەوە، ئێرانیش 10 خاڵ. ئەمانە زۆرترین خاڵەکانن، چونکە چەندی خاڵی دیکە هەیە بۆ هەردوو لە ئاماژەیە جۆرێک لە دانوستان و تاکتیکی دانوستانە ئەنجام دەدرێت. لەو بڕواایەدام هەردوو لایەنەکان باشە. بەڕێزانە پێشەوەی باسی ناوەڕۆکی کۆبوونەوەکان بکەین، دانوستانەکان چاوەڕێکرێت لە چ شوێنێکی ئیسلاماباد کۆبوونەوەکان بەڕێوە بچن؟ لەو بڕواایەدام بەهۆی بابەتی ئەمنیەوە ئەمە شتێکە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە، بەڵام پاکستان سکرتاریەتێکی فیدرالی هەیە و گەورەشە، هەموو ڕێخستنەوەکانی کردووە بۆ دانوستان نێوان هەردوو لەوە ئامادەکاری کراوە بۆیە لەوانەیە هەر لە هەر شوێنێک بێت لە ئیسلام ئاباد بە تایبەتی لە سکرتاریەتی فیدرالی. ڕوون بووەتەوە کە سەرۆکاتی شاندەکانی ئەمریکا و ئێران دەکەن؟ لە هەر لایەنێک لەوانەیە سەرۆکی پەرلەمانی ئێران بێ، وەزیری دەرەوەی ئێران لایەنی ئەمریکاشەوە جێدی ڤانس لەوانەیە سەرپەرشتیاری شاندی دانوستانکار بێ، بەڵام ئێران ڕەتی کردەوە دانوستان لەگەڵ ستیڤ ویتکۆف و جارێت کوشنەر بکات، چونکە ئەزممویانە بووە کە هەردووکیان هەوڵیان داوە فێڵیان لەگەڵ بکەن، فریویان بدەن لە ناوەڕاستی دانوستاندا دوو جار نەک جارێک جارێکیان لە حوزەیرانی ڕابردوو جارێکی سەماگێک لەمەوبەر. لەوانەیە بە هۆکاری ئەمنی و ئاسایش جێدی ڤانس نەڕوا، کەواتە چی بەسەر دێ؟ لە بڕواایەدام ئەو دانیشتنە خۆی جێدی ڤانس ڕۆژێک لەمەوبەر دەستنیشانی کرد، بەڵام جێدی ڤانس نەهاتە ئیسلاماباد چونکە ترسیان لەوە هەبوو لەوانەیە ئیسرائیل هەڕەشەیەکی بانقەست ئەنجام بدە، هێرشێک بکە و لۆمەکە بخرێتە سەر ئێران تۆمەتبار بکرێت. ئەم بابەتە لە دەستگا ڕاگەیاندنەکانی پاکستان بڵاوکرایەوە، بەڵام لە بڕواایەدام سەختە ئێرانیەکان گفتوگۆ لەگەڵ ستیڤ ویتکۆف و جارێت کوشنەر بکەن. بە گوێرە تێگەیشتنی من ئەگەرە گەورەکە ئەوەیە جێدی ڤانس خۆی دەبێتە سەرۆکی شاندی دانوستان کارەکە و خۆی گفتوگۆ دەکات، بەڵام ئەگەر نێتە ئیسلاماباد ئەوە ئەو کاتە دەبینین لۆبیەکانی ئیسرائیل بووە ڕێگریان لە دانوستان کردووە، چونکە هەر لە سەرەتاوە لە یەکەم ڕۆژەوە ڕێگریان لە دانوستان دەکرد. ئێستاش دەبینین دەست درێژیەکانی لە لوبنان بەردەوام، ئەمانە هەمووی ئاماژەن ئیسرائیل سەرکەوتن و باشی ئەو دانوستانانەی خۆیان خاڵی ناکۆکیان کەم نییە، ئەوەشی بێتە سەر کە لەسەر شاندەکە ڕێک نەکەون و ناکۆک بن. باشە بەڕێزانە دانوستانەکان ڕاستە و خۆ بن ئەگەر ئەنجام بدرێن؟ لە بڕواایەدام لە ڕابردوودا عمان ئەو ڕۆڵەی دەگەڕەکە ئێستا پاکستان دەگێڕێت. منیش پێشتریش گوتم ئەمریکیەکان و ئێرانیەکان ڕاستە خۆ دانوستانیان نەکردووە ڕوبەڕوو ببنەوە. بەرپرسانی عمان وەکو نێوەندگیرێک بوون لە نێوان هەردوو لە خاڵەکان لێک نزیک بکەنەوە، بەڵام ئێستا نازانم چی ڕوودەدات، بەڵام ئەگەری هەیە دانوستانێکی
ڕاستەوخۆ بکرێ و ئەمە بە دوور نابینم ئەمە باشترین سیناریۆیە چونکە ئەمڕۆ دوو بەرەو پێشچوونی گەورە هەیە دوای ئاگر بەستەکە یەکەمیان هەموو خاڵانەی باسمان کرد ئیسرائیل لە شەڕ و دەستدرێژیەکانی بە شێوەیەکی فراوان لە لوبنان بەردەوام بووە ئەمەش پێشێلکردنی ئەو لێک تێگەیشتنیە سەرەتایە کە پاکستان لە چلۆش کاتژمێری ڕابردوو ڕایگەیان وێ ناکرێ ئەمە بکرێت خاڵی دووەمیشەوەیە وا دیارە ئێران کاردانەوەی لەسەر و کردەوانە هەبووە لەوانەیە بڕیار بدە ڕێگری لە تێپەڕبوونی کەشتیەکان لە گەروی هورمز بکات بۆیە من پێشببینی ناکەم ئەمریکا جارێکی دیکە ئەمریکای هێرش بکاتە سەر ئێران بەڵام ئەگەر ئیسرائیل هێرشەکانی بۆ سەر لوبنان و خەڵکی لوبنان ڕانەگرێ ئەگەرێکی زۆر هەیە گەروی هورمز بە داخراوی دەمێنێتەوە باشە ینی خاڵی ناکۆک و لێک تێنەگەیشتنی زۆر هەیە لە نێوان ئەمریکا و ئێران دانیشتنی ڕاستەوخۆ سوودیە بێت لەو بڕوایەدا ئەگەر کۆبنەوەکە کرا بەدڵنیاییەوە کۆبنەوەکە زیاتر تیشک دەخاتە سەر ئەو خاڵانەی هەردوو لە کە دەتوانن سازش و تێگەیشتنیان لەسەری هەبێت لە بڕوایدام سەرنجەکە زیاتر لەسەرەوە دەبێت ئایا ئێران کۆتایی بە پرۆگرام ئەتۆمیەکەی دێنێت ئەگەرێکی زۆرە ئێران سازش لەسەر پرۆگرام ئەتۆمیەکەی نەکات و لەوانەیە سازش لەسەر پرۆگرامە بالستیەکەشی نەکات موشەکە بالستیەکانی بۆیە ئەگەرێک هەیە ئەو یۆرانیۆمەی پیتێنراوە نزیکەی 400 کیلۆگرام دەبێت ئەمریکا ڕشت بووە ئەو یۆرانیۆمە یان هەڵبووە شوێنرێتەوە یانیش هەمووی ڕادەست بکرێت لەوانەیە ئێرانیەکان زۆرێک لە زمینە سازی و زمینەی هاوبەش لەسەر و بابەتە بدۆزنەوە و ئەو یۆرانیۆمە ڕادستی وڵاتێکی تر بکەن چەک دروست نەکەن لەو بڕوایەدا لە دوای ئەو جەنگە ئێران باڵادەستێکی استراتیژی هەیە چونکە ڕاستە هاوکات واقعەکە ئەوەیە ئێران باڵادەست بۆ لە ناوچەکە و ئێستا ئێرانیش ڕازی نابێت لەسەر ئەو خاڵانەی پێشتر لەسەری ڕێککەوتن و لە دووەم گەڕی دانوستان لەسەر ڕێککەوتن ئێران سازشیە و ڕێککەوتنانە نابێت لەوانەیە ئێران ئەو یۆرانیۆمە پیتێنراوە و پێشتریش ئامادە بوو ئەو یۆرانیۆمە پیتێنراوە ڕادستی لایەنێکی بەڕێزجاوید لەگەڵم بمێنەرەوە ئێستا بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل قساکات ئەوە گوازینەوە من دەڵێم ئامانجی دیکەمان هەیە بەدیبێنین و هەمووی بەدیدێنین یان بە ڕێککەوتن یان بە شەڕکردن ئێمە ئامادەین شەڕ دەست پێ بکەینەوە لە هەر ساتێک پێویست بێت پەنجەمان لەسەر پەلەپیتکەی چەکەکەیە هەروەک دەزانن ئاگربەستمان ڕاگەیان بەو ڕێککەوتنێکە نێوان ئەمریکا و ئێران کراوە ئیسرائیل بەشێکە لێ ئەو جەختیش دەکەمەوە ئەمە کۆتایی شەڕەکە نییە ئەمە وێزگەیەکە لە ڕێگاکەمان بۆ گەیشتن بە ئامانجەکان ئێران هاتە نێو دانوستان دوای ئەوەی بردومان کرا و ئێستا لە لاوەسترین دۆخیدایە و ڕازی بوو گەری هورمز بکاتەوە دوایەوەی سازشی لەسەر چەندی مەرج کرد سازشی کرد لەسەر هەڵگرتنی سزاکان و سازشی کرد لەسەر ئاگربەست لە لوبنان کاتێک ئێران لە لاواسترین دۆخیدایە ئیسرائیل لە بەهێزترین دۆخدایە 6 هەفتە لەمەوبەر بۆ یەکەم جار لە مێژوودا چوینە نێو مێژوێک شان بەشانی دۆستەکەم سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ و ئەمریکای هاوپەیمانمان ئۆپەراسیۆنێکی مێژوویمان دەست پێ کرد گەورەترین ئۆپەراسیۆن بووە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە مێژوویدا بینی بێت ئەمە شتێک بووە لە مێژووی ئیسرائیل هەرگیز ڕووی نەداوە ئەم هاوبەشیەمان لەگەڵ ئەمریکا لە دژی گەورەترین دوژمنمان هەرگیز لە مێژووی ئیسرائیل بوونی نەبووە لەبارەی پەیوەندیەکانی خۆم و سەرۆک ترامپ دەڵێم پەیوەندیەکەمان زۆر مەزنە
ڕۆژانە قسە دەکەین گوێ لە قسەکان یەکدی دەگرین ئەوەی ئەو هێزەمان بە هێند وەرنەگرێت پێویستە پێداچنەوە بە خۆی بکات بۆیە و سەرۆکی ئەمریکاش پێزانینی هەبووە بۆ ڕۆڵی ئیسرائیل لەو جەنگەدا ئەم پێزانینەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ناکرێ پەیوەندیەکەمان درزی تێ بکەوێت سوپاسی سەرۆک ترامپ دەکەم بۆ دۆستایەتیەکەی و هاوپەیمانیمان ئەمە دۆستایەتیەکی قوڵە ئەمریکا و ئیسرائیل ڕۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕن بەیەکەوە دەستمان کرد بە کۆتایی هێنان بۆ هەڕەشەی لەسەر ئیسرائیل و جیانی ئازاد بوو ئەم ئەرکە قۆناغ دوای قۆناغ جێبەجێ دەکەین ئامانج دوای ئامانج بەدی دێنین و ئەگەر ئەو ئۆپەراسیۆنەمان دەست پێ نەکرد بە ئەگەر ئۆپەراسیۆنی نەڕێی شێرمان دەست پێ نەکرد بە ئێران ئامانجە ئەتۆمیەکانی بەدەست دێنا و بۆمبی ئەتۆمی دروست دەکرد لە بەرەمێنانی موشک بەردەوام دەبوو ئەو موشەکە بالیستیانەی هەڕەشە لەسەر ئیسرائیل کۆتاییمان بۆ هەڕەشەیە هێنا ڕژێمی ئێرانمان چەندین ساڵ بۆ دواوە گەڕاندووەتەوە و هەموو بنچینە و بناغەکانیمان بردومان کرد تا ئێستاش بەرەمێنانی موشک نەماوە بەڵام واتایەوە ناگەینێت هەڕەشە کۆتایی هاتووە بەڵام کارگەکانمان وێران کرد ئەو موشەکانەی لە جبەخانەکانی ئێران ماوەتەنیا و موشەکانە ئاراستەی ئێمە دەکرێت موشکی نوێی بەرهەم نێنراوە هێرشمان کردە سەر پرۆگرامی ئەتۆمی ئێران و چەندین دامەزراوەی ئەتۆمی ئێرانمان بردومان کرد هەروە چەندین زانای ئەتۆمی ئێرانمان کوشت و چونەتە ڕێزی ئەو سەرکردانی لە ئۆپەراسیۆنەکەدا کوشتمان بەڵام تا ئێستا زانای ئەتۆمی دیکە ماوە هەروەک سەرۆک ترامپ گوتی یۆرانیۆم یا ئەوەتەیە هەمووی لە ئێران بێتە دەرەوە یان ئێران دوای دەستپێکی شەڕەکە خۆی کۆتای هێنان بە شەڕەکە خۆی بیباتە دەرەوە هەروە سەرچاوی دارایی سوپای پاسدارانی ئێرانمان لەناو برد کارگەی پۆڵا و ئاسن و بەرهەمێنانی چەکمان لەناو برد کە چەک بۆ ڕژێمی ئێران دابین دەکا ژێرخانی ئێران و ژێرخانی هێزی دەریایی و هێزی زەمینی و ئاسمانی و فەرماندەی سەربازی ڕژێممان لەناو برد چەندین لە چالاکوانەکانی ئێرانمان کوشت پێمان گوتن ئێمە دەتوانین لە هەر شوێنێک بمانەوێت ڕاویان دەنین و ناتوانن خۆیان حەشار بدەن سەرکردەکانی ڕژێممان کوشت لە دیکتاتۆرەکەی ڕژێمی ئێران عەلی خامنەئی و تا هەموو فەرماندەکانی پەسیج و سوپای پاسداران هێز و ڕژبوونی ئیسرائیل هەموو خەڵک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بینیان ئێستا هاوپەیمانیەکی نوێ لە ناوچەکە پێک دەێنین من ڕژ بووم لەسەر ئەمە چونکە ئاگربەست لەگەڵ ئێران حزب الله ناگرێتەوە ئێمە لە بردومانکردنی حزب الله بەردەوامین ئەمڕۆ گەورەترین گورزمان لە حزب الله وەشان کە لە سەرەتای جەنگ و هاوشێوەی نەبووە لە دوای ئۆپەراسیۆنەکەی تەقاندنەوەی پەیجەر گەورەترین بووە لە ماوەی دەخولەک پێگەکانی حزب اللهمان بردومان کرد کە پێیان وابوو شوێنی سەلامەتن و ئێمە بەڵێنمان بێەوەدا خەڵکی ئیسرائیل کە ئاسایشتان بۆ دەگەڕێنینەوە پشتێنەیەکی ئەمنی قوڵمان لەناو ئێران لەناو لوبنان دروست کرد لە سووریا و لە غەزەش نزیکەی زیاتر لە 150 ڕوبەری غەزەمان کۆنتترۆل کردووە و ناوچەکانی تر لەژێر دەسەڵاتی حەماس نەماوە هاوڵاتیانی ئیسرائیل ئەو دەستکەتە گەورانەی دەوڵەتی ئیسرائیل و سەربازانی ئیسرائیل بەدەستیانێ ناوە ئەوەی هەوڵ دەدات بە کەم سەیری بکات یان نازانێت چی دەڵێت یانیش پاساوی سیر و سەمەرە دەهێنێتەوە هەروەک پێشتر کە بەڵێنم بە ئێوەدا لە سەرەتای ئەوجەنگەوە بەڵێنم بە ئێوەدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕین لە بەرژەوەندی ئیسرائیل دەیگۆڕین ئێمە ئەو لاین کە دەست پێش خەریدەکە بەڕێزان گوتاری بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بوو کە باسی لەوە کرد ئەم جەنگە کۆتایی نەهاتووە و ئێستام ئاگربەستە کۆتایی شەڕەکە نیە بەڵکو وێزگەیەکی شەڕەکەیە هەروەها دەڵێت کە ئێران سازشی لەسەر چەند مەرجێک کردووە جا دەمەوێت لە بەڕێز
زانا بپرسم ئەگەر گوێبیستی قسەکانی بنیامین نەتانیاهۆ بوو بێتی بەڕێز جاوید ئەو مەرجانە چی بوون کە بنیامین نەتانیاهۆ باسی ئەکاتەڵێ ئێران سازشی لەسەر کردووە؟ لە بڕۆیەدام ئێران دەستبەرداری پرۆگرامی موشەکە بالیستێکی نابێ ئەمە تێگەیشتنی منە و دەستبەرداری پرۆگرام ئەتۆمیەکەی بۆ مەبەستی ئاشتیخواز نابێ لەوانەیە ئێران بە گوێرەی پێوەرەکانی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و پرۆتۆکۆڵەکان و یاسا و ڕێساکان کار بکەم ئەمە شتێکە ئەمریکیەکان قبولی ناکەن دەیانەوێت ئێران بە تەواوی دەستبەرداری پرۆگرام ئەتۆمیەکەی بێت چ ئاشتیخواز بێ یان سەربازی بۆ ئێرانیەکان بە مەرجێک هاتنە پێش ئەوان ئامادەن پرۆگرامێکی ئەتۆمی ئاشتیخواز و مەدەنیان هەبێت ئەمە شوای کردووە بۆشاییەک بە ئێران بدات بتوانێت مانۆر بکات گوتیان باشە ئێمە تەنیا پرۆگرامێکی ئەتۆمی ئاشتیخوازمان دەوێت بەڵام بە لە واقعەکە تێبگەین نەتەنیاهو ڕاشکاوانە کە قسەی دەکرد بە شێوەیەکە ئەو لە ڕووی سیاسیەوە شکستی هێنا لە جەنگەکە شکستی هێنا 40 ساڵ بوو خەونی هەبوو هەوڵ بدا ڕژێم لە تارام بگۆڕێ ئەمە ئامانجە سەرەکیەکانی بەڵام هیچێکی بەدی نەهێنا بەڵام بە تیرۆرکردنی سەرکردایەتی باڵای ئێران بە تیرۆرکردنی فەرماندە سەربەزیەکان ئەمانە هەمووی کە تاوانی جەنگن ئەمە وای کرد هێرش بکەنە سەر وڵاتانی کەندا و بە شێوەیەک هێرشیان کردە سەر ئیسرائیل بۆ تۆڵە سندنەوە کە هاوشێوەی نەبوو هاوتای نەبوو ئەو دەیگوت ڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕێ بەڵێ ڕاستە بەڵام بەسەر ئیسرائیل داگۆڕاوە لە دژی ئیسرائیل گۆڕاوە لە بەرژەوەندی ئێران گۆڕاوە زۆر سپاس بەڕێز جاوید ڕانا لێکۆڵەر و ڕۆژنامەنووس و پسپۆڕی جیۆستراتیژی لە ئیسلاماباد زۆر سپاس بۆ تۆ